ئەبڕۆ لە شاری سلێمانی دووەمین کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان بەڕێوە دەچێت بە بەشداری گەورە کۆمپانیەکانی بواری وەبەرهێنان و هەروەها خاوەنکارانی ناوخۆیی و بیانی بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگای سلێمانی ئەمڕۆ دووەمین کۆڕبەندی وەبەرهێنان و ئابووری لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. بەیانی باش سەحر. بەیانی تۆ باش ڕەوەند، بەیانی سەرجەم بینەرانی ئازیز و خۆشەویستمان باش بە هیوایەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بن بەوەی کە لەسەر ناوەڕۆکی ئەم کۆڕبەندە زیاتر زانیاریان دەست کرد لە بەرەوەی کە ئەرکی سپۆنسەری میدیایی ئەم کۆڕبەندە لە ئەستۆی دەستگای میدیایی کورتساتە و هەر بۆیە ئەگەر تەنانەت مەجالیشتان نەبێت لێرە ئامادە بنیان لە شارێکی دیکەی کوردستان بن لە شوێنێکی دیکە دەتوانن بە بینەربوونی کورتسات ئاگاداری نوێترین هەواڵەکان بن ئەوەی کە تەوەری پانێڵەکان چی ئەبێت و چۆن خزمەت ئەگەێنێت ئەم بابەتانە. گرنگی ئەم پانێڵە چیە؟ گرنگی ئەم کۆڕبەندە چییە؟ باز لەوانە لەگەڵ میوانەکانمان لەسەر ئەم بابەتانە ئەدوێن ڕەوان. بچین لای میوانی یەکەممان. بێگومان جا ڕەوەند بۆی کە زیاتر لەسەر ئەم کۆڕبەندە گفتگۆ بکەین لەبەرەوەی کە هاوکار لەگەڵ کۆڕبەندەکە کە 3 ڕۆژ کاتی بۆ تەرخان کراوە پێشانگایەکیش لە بواری وەبەرهێنان و هەلی کار هەر لێرە بەڕێوە دەچێت و بۆی کە زیاتر لەسەر ناوەڕۆکی هەم کۆڕبەندەکە تەوەرەکان کە گفتگۆی لەسەر ئەکرێت لە پەناڵەکان و هەروەها ئەو کۆمپانیانە کە لە پێشانگاکانە یان ئەم پێشانگایی ئەمڕۆیە بەشداریان کردووە زیاتر گفتگۆ بکەین و ئەوەی کە چۆن دەکرێت ئەو پێشانگایی کاکرێتەوە پێشانگای وەبەرهێنان و دۆزینەوەی هەلی کارە بەڵێ و ئەوەی کە چۆن ئەمانە خزمەت ئەگەێنێت بە ئابووری کوردستان ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر هاوکار گەڵاڵی کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی کۆڕبەندی ئابووری سلێمانین. دکتۆر سڵاوی لێبێ بەیانی بەڕێزت باش سڵاوت لێبێ دکتۆر بانی باش. سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش هەر لە خۆشیدا بن. دکتۆر ئەگەر باسێکی پرۆگرامی کۆڕبەندەکەمان بۆ بکەیت لەمڕۆ دەست پێ دەکات بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت. بەڵێ چۆن دەست پێکەن و بەرنامەتان چییە؟ بەڵێ سپاستانەکەم. ئێمە لە ڕۆژ یەکەمە ئیفتتاحی کۆڕبەند و پێشانگاکە ئەکرێت و دوو پانێڵی تایبەت و گرنگی تیا بەڕێوە ئەچێت بۆ کاتی نیوەڕۆ و دوای نیوەڕۆ. پانێڵی یەکەمیان لەسەر ئاستی حکوومەتی عێراقە بێت و مەجموعەیەک میوانی عێراقیمان میوان کردووە لێرە ئامادە بن و پانێڵی دووەمیشمان ئاستێکی هەرێمی و نێودەوڵەتی وەرگرتووە کە خۆی لە پارێزگارە سنووریەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانی عێراق ئەبینێتەوە. بۆی پانێڵەکان تەوەرەکان ئەگەر هەر بەگشتی باسێکی بکەین لەسەر بەڵێ پانێڵی یەکەمیان بە ناوی دیدگای استراتیژی وەبەرهێنانە بۆ ساڵی 2030 مەجموعەیەک کەسایەتی شارەزا و معنی گفتوگۆکەن بۆی چی بکرێت تاکو ساڵی 2030 ئێمە لە وەبەرهێنان بچینە خۆناغێکی پێشکەوتوتر. ئەمە پانێڵی یەکەمیانە. پانێڵی دووەمیشان لەسەر هاوکاری و هەماهەنگی نێوان پارێزگا سنووریەکانی هەرێمی کوردستانی عێراق و کۆماری ئیسلامی ئێرانە و بزات شاری سنە و سلێمانی و پارێزگای تازەکەشمان پارێزگای هەڵەبجە لەسەر هەماهەنگی ئابووری و بازرگانی نێوان ئەم پارێزگانە ئەو پانێڵەش بەڕێوەچێ. بەڵێ کۆمپانیا بەشدارەکان چێن؟ هەر کۆمپانیای ناوخۆی بەشداری کردووە بە تایبەت لە پێشەنگاکەیە یان کۆمپانیەکانی دەرەوە کۆمپانیای بیانی یان کۆمپانیای وڵاتانی دراوسێش بەشداری پێشەنگاکەیان کردووە؟ بەڵێ لەسەر ئاستی کۆمپانیەکان بەڵێ بێگومان کۆمپانیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و بەشێک لە کۆمپانیەکانی وڵاتانی دەوروبەر و هەندێک لە براندە جیهانیەکانیش بەشداریان تیا کردووە کە سەرجەمیان نزیکە بنەوە لە 8 پرۆژەی وەبەرهێنان و کۆمپانیا و براند. ئەگەر وەکو میوانیش باز بکرێ ئێمە میوانەکانمان لە 7 وڵاتی جیاوازەوە دێن بۆ ئێرە و ئامادە بن لەم چەند ڕۆژەی کۆڕبەند و پێشانگاکەمان. باشە یەکێک لە بابەتەکان کە لەم کۆڕبەندەیە زۆر گرنگی پێدراوە قسەکردن لەسەر هەڵەبجەیە و تیشکراوەتە سەری. دکتۆر بابەتێک وەکو گەیشتن بە ئابووری هەڵەبجە ئاوادانکردنەوەی هەڵەبجە بە شێوازێکی ئاکادمیانە پێم خۆشە بەڕێزت باسی بکەیت بۆ ئەوەنە بە هەند وەرگیراوە کە تەوەرتان بۆ تەرخان کردووە لە کۆڕبەند و پانێڵەکان ئاڵبەت. بەڵێ بێگومان پارێزگای هەڵەبجە هەم لەبەرەوەی کە پارێزگایەکی تازەیە و پێویستی بە دەعم و هاوکاری هەموو لایەکەوە و پێویستەکە کە تەرکیزی زیاتر و تیشکی زیاتر بخرێتە سەری بۆی کە گرنگی پێ بدرێ و بچێتە پێشەوە. ئێمەش هەر لەو ڕوانگەیەوە ئەم تەوەرەمان هەڵبژاردۆ احتیمامێک بۆ پارێزگای هەڵەبجە و هەوڵمان داوە
وا بکەین کە لە ڕووی پیشەسازی و لە ڕووی بازرگانی و لە ڕووی بانکیەوە چۆن هەڵەبجە پێش بخەین ئەم پانێڵیان لە ڕۆژی دووەما بەڕێوە چێت بۆ شێوازە ئەبێت ئینشەڵڵا بە درێژای کۆڕبەندەکە ئێمە لەگەڵ پانەڵەکانیش ئەبین زیاتر ئاگاداری ناوەڕۆکەکان. دکتۆر ئەگەر باسی گرنگی ئەم کۆڕبەندە و ئەم جۆرە پانێڵانە بکەین بۆ پارێزگای سلێمانی و بۆ هەرێمی کوردستانیش بەگشتی بێگومان ئەگەر هەر ناونیشانی پانێڵەکانەوە ئێمە سید بکەین مجموعەیەک خەبیر و کەسایەتی ئەکادمی و شارەزا ئەم عنوانانە تەحدید دەکەن و لە هەمان کاتە کەسایەتی معنی و کاریگەر ئامادە کرێ بۆی کە گفتوگۆ لەبارەی ئەو ناونیشانەوە بکرێت و هەوڵ بدرێت کە هاوکاری ئەوان ئەو کێشانەی کە گفتوگۆی لەبارەوە کرێت چارەسەر بکرێت و پێشنیاری باش بخرێتە ڕوو لەو ڕوانگانەوە. بەڕێزت باسی ئەوەت کرد یەکێک لە بابەتەکانی پاناڵەکە باس لە ئەوە کات کۆمەڵک بیرۆکەی و بەرهێنان بۆ خزمەتی ئابووری کوردستان لە 2023 تا 2030 گرنگی پێدرێت. ئەم بیرۆکانە تا چەند بە پێی کێشە و مەشاکلەکانی ئێستای هەرێمی کوردستان دەبێت و لاتان وایە تا چەند دەکرێت کاری پێ بکرێت و سوودی لێوە بگیرێت. بەڵێ مەبەستم ئەو بوو کە ئەم فکرانە کە تەڕحەکرێت هەوڵ بدرێت تا ساڵی 2030 مەجموعەیەک پێشنیاری باش بکرێت بۆ خزمەتکردنی ڕەوشی و بەرهێنان و پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی گفتوگۆ لەبارەی ئەو فکرانەوە ئەکرێت لەم پانێڵانە و ئەوانەشی کە گفتوگۆی لەبارەوەکەن حتمما خەڵکی شارەزان و دیراسەی بابەتەکەیان کردو خۆیان ئامادە کردووە بۆ ئەمڕۆ بۆ ئەم پانێڵە تاوەکو بە شێوەیەکی ئەکادمی و ڕێکوپێک ئەفکاری باش تەڕح بکرێت بۆ خزمەتکردنی هەمولایەک. دکتۆر ئەمە دووەمین ساڵە و دووەمین کۆڕبەندی ئابووری و بەرهێنانە لە شاری سلێمانی. ئەگەر جیاوازیە بکەین لە نێوان ئەم کۆڕبەندە و کۆڕبەندی ساڵی ڕابردووە بەڵێ بێگومان جیاوازی هەیە ئەم ساڵ فراوانترە لە ڕووی بەشداری کۆمپانیاکان و میوانەکانمان و توانین بڵێن ئاستێکی هەرێمی و نێو دەوڵەتی و عێراقیشی وەرگرتووە. ساڵی پار لە ئاستێکی فراوانتر یا ئاستێکی تەسکتر بوو بەڕاستی. ئەم ساڵ هەماهەنگیمان کردووە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق و مجموعەیەک لە وەزیرەکان و بەرپرسانیان لێرن و لە پانێڵەکانە بەشداریەکەن و هەروەها لەگەڵ وڵاتانی دەوروبەریش هەماهەنگیمان کردووە کە میوانانی ئەوێش ئامادە بن ئەمانە لەگەڵ ساڵی پارە جیاوازی بوون کە ئەو بابەتانەی لە خۆ نەگرت و تەنها جلسەکانمان یاخود پانێڵەکانمان پانێڵی ناوخۆیی بوون لە سەراستی هەرێمی کوردستان. پێتان وایە ئەوەی پار ئەو مەبەستانی کە ویستوتانە بەدەست هاتە بێ بۆیە ساڵێکی دیکە ئەڵێن ئەم ساڵیش دووبارە ئەم کۆڕبەندە ئەساسلایەوە؟ وەڵاهی بە پێویستمان زانی کە بۆ ساڵی دووەمیش ئەنجام بدرێتەوە هەر لەبەر داواکاری بەشداربووان و ئامادەبوانی ساڵی ڕابردوو و هەم ئەوەشمان هەست پێ کرد کە ساڵی ڕابردوو ئەگەر تا ڕادەیەکی کەمیش بێت هەندێک هەنگاو نراوە بۆ پێشخستنی ئابووری و بۆ زیادکردنی تەرکیز بۆ ئەم ناوچەیە و هەرێمەکەمان بۆی وە بەرهێنانی تیا بکرێت بە تایبەتی لەسەر ئاستی کۆنسڵخانەکان و پرۆژەکانیش بە شێوەیەکی ڕێک و پێکتر چوونەتە پێشەوە توانم ئاماژە بەوەش بکەم کە هەر لەو کاتەیە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وە بەرهێنان و بەڕێز چێگری سەرۆک وەزیران مەجموعەیەک هەنگاویان نا بۆ ئەنجامدانی هەندێک چاکسازی لە کەرتی وە بەرهێنان و دەوائیرە حکومیەکانی بە تایبەت پارێزگای سلێمانی و ئەوە ئێستا جێگەی خۆی گرتووە و مەجموعەیەک مۆڵەت لە ساڵی پارەوە تا ئێستا دراون کە خۆی لە 51 مۆڵەتی پرۆژەی وە بەرهێنانە بینێتەوە لە سلێمانی ئاسانکاری زیاتر بەڵێ بێگومان و هەمووی چوەتە پێشەوە لەو کاتەوە تا ئێستا لە دوای ئەو هەنگاوانەوە و بێگومان ئەمانە هەمووی گەشەی ئابووری دروستەکە حرەکە لە بازاڕە دروستەکە و هەلی کار ئەڕەخسێنێت و ئیسیفادەیە بێت بۆ هەمولایەک. باشە لەگەڵ کۆڕبەندەکەیە پێشانگایەکیش هەر لێرە سازەکرێت و ماوەی 3 ڕۆژ وایە 3 ڕۆژە خانێت لە پێشانگاکەیە هەڵدراوە بۆ بواری وە بەرهێنان و هەلی کار زیاتر دەرفەت بڕەخسێنرێت. بەسێکەوەمان بۆ کەی دکتۆر هاوکارکە کامیەک لە کۆمپانیاکان باشتر بڵێن ژمارەی کۆمپانیاکان چەندانە بووە کە بەشدار بوون تایە تەنیا لەسەر ئاستی ناوخۆیە یا لە دەرەوەی هەرێمیش بەشداریان تیا کردووە. ئاماژەمان پێکرد نزیکەی 80 کۆمپانیا و پرۆژێ وە بەرهێنان و براند بەشدارن لەم پێشانگا خنجیلانەیە و بێگومان ئەوانە نمایشی پرۆژە و کار و بەرهەمی خۆیانەکەن لەلایەک و لەلایەکی تریش هەوڵەدەن کە
مجموعەیەک هەلی کار ڕابگەێنن بۆ سود وەرگرتنی زیاتری گەنجانمان لەو فرسەتە کارانە. لێرە ڕێگەی ئەم پێشانگاوە هەلی کار دروست بکرێت دکتۆر هاوکار. عفوان بەڵێ پرسیارەکە لە بەڕێزت ئەوە بوو تیشکان خستۆتە سەر هەلی کاریش چۆنەکرێت لە ڕێگەی ئەم پێشانگایەوە هەلی کار ببەخسێت. بێگومان ئەوانەی کە لێرە بەشداریان کردو هەمویان کۆمپانیای گەورن مەشارعی گەورن پێویستیان بە خەڵک هەیە بەڕاستی بەیەکسیان بە دەستی کاری شارەزا و بە کوالێتی و توانای باش هەیە و ئەوانەشی کە سەردانی ئێرەکەن ئەتوانن بەڕاستی ئەم فرسەتە کارانە بدۆزنەوە ئەوانیش لای خۆیانەوە ئیعلانیان کردووە بەشێک لە کۆمپانیەکان و لەم کاتەیە ئەتوانین بە گەیشتنێک دروست بکەین بۆ ئەوەی کە پێویستی بە هەلی کارە و بۆ ئەوەشی کە پێویستی بەتوانە و دەستی کاری باشە و لەم پێشانگایانە ئەم لیقا و بە گەیشتنە دروستە بێت بێگومان و ئەبێتە هۆی ئەوەی کە فرسەتەکە دروست بێت بۆ ئەو کەسێک کە پێویستی پێێتی. دکتۆر پێتان وایە ئەم جۆرە کۆربەندانە ئەم جۆرە چالاکیانە لە پارێزگای وەکو سلێمانیا کە ئەنجام بدرێت و ئەم پێشانگایی کە لە کۆربەندەکەی ئەکرێتەوە جۆڵێک و گرم و گوڕێک لە بازارە دروستکات؟ بێگومان خۆی لە هەر شوێنێک پێشانگا بکرێتەوە توانین بڵین بۆ ماوەی چەند مانگێک حرەکەیەکی گەورە لە بازارە دروست دەکات. ئێمە لەلایەنی خۆمانەوە ساڵی پار کە بە داتا لامان بوو 400 فرسەتی هەلی کاری حەقیقی نزیکەی 400 فرسەتی ومان خستە بازارەوە بەهۆی ئەم پێشانگایەوە و ئەم ساڵ وەکو باسم کرد لەبەرەوەی فراوانترە و ئاستێکی فراوانتری وەرگرتووە بێگومان حرەکەکە زیاتر بووە لە هەر یەکێک لە کایەکانی ئابوووریەوە بیگری لە سلێمانیا حرەکەی تێکەوتووە بەڕاستی و بۆتە هۆی ڕەخساندنی مەجموعەیەکی باش لە هەری کار و لە مامەڵەی بازرگانی و گرێبەستی جۆرا و جۆر. لاتان وایە تا چەند گرنگە کە ئەم کێشانەی کە بەرۆکی ئابووری هەرێمی کوردستانی گرتووە بە شێوەیەکی زانکۆیانە زانستیانە چارەسەری بۆ دروست بکرێت وەلاتان وایە بۆ ئەوەی کە ئەم بابەتانە تەنیا لە کۆربەندەکانە باسی لێ نەکرێت لە کۆنفرانسەکانە باسی لێ نەکرێت بەڕاستی لە بواری ئابووری و بەرەو پێشبردننی ئابووری کوردستان سوودی لە بگرێت ئەبێت چ پردێک دروست بکرێت دکتۆر هاوکار؟ بەڵێ خۆی یەکێک لە ئامانجەکانی ئەم جۆرە کۆربەندانە ئەوەیە کە خەڵکی شارەزا قسەی تیا بکات گفتوگۆ بکەن لەبارەی پێشنیارە باشەکان بۆ باشترکردنی ڕەوشی ئابووری و بەرهێنان بە تایبەت کە کۆربەندەکەی ئێمە لەسەر ئەو بابەتەیە و لە هەمان کاتا خەڵکی معنی بان کراوە ئەوانەی کە ئەسحابی قەراری تەنفیزین ئەم دوانە بە یەک بگەێنرێن لە حکوومەت لە کەرتی تایبەت لە خەڵکی ئەکادیمی بۆی پێکەوە بگەنە دیدگایەکی هاوبەش تاکو ئەو گرفتانەی کە جەنابەت باست کرد چارەسەریان بۆ بدۆزرێتەوە و ئیشی لەسەر بکرێت. پێتان وایە دکتۆر ئەم پێشانگایە بە تایبەت ئەگەر باس بکەین لەناو کۆربەندەکەیە لێک نزیک بوونەوە دروستەکات لە نێوان کۆمپانیا ناوخۆیەکان و کۆمپانیەکانی دەرەوە؟ هیچ گومانێکیتیانە یەکێک لە ئامانجەکانی پێشانگا ئەوەیە کە دروستکردنی پەیوەندی بازرگانی و ئابووریە فرسەتێکی باشە ماوەی 3 ڕۆژ ئەوانەی کە سەردانەکەنیان ئەوانەی کە لێرە وجودیان هەیە چەندین گرێبەست و عیلاقاتی ئابووری و بازرگانی ئەنجامەدەن و لە نەتیجەشە بە ئیستیفادەی ئابووری هەرێمی کوردستان و شاری سلێمانیش ئەشکێتەوە. و تا چەند گرنگە کە کۆمپانیەکانی دەرەوە بە جۆرێک کار بکەین لەگەڵیانە تا ئەوانیش بێنە هەرێمی کوردستان و بێنە پارێزگای سلێمانی تا و بەرهێنان بکەنەوە. بێگومان ئێمە هەوڵماندا لە ڕێگەیان بکەین و بێگومان ئامادەش ئەبن لێرە لە چەند سەعاتی داهاتەوە لە ڕێگەی کونسڵخانەکانیشیانەوە ئاگادار کراونەتەوە کە ئەم کۆربەند و پێشانگایە هەیە و ئەوانیش بە ئیجراعات و ئیشوکاری خۆیان هەڵساون و لایەنی پەیوەندیداریان ئاگادار کردوێتەوە حتمما ئەم بە یەکگەیشتنە دروستە بێت. باشە دکتۆر با پرسیارەکە من بەدی پێچەوانەکەی پرسیاری هاوکارم ڕەوەند بێت ئێمە ئەبینین هەرێمی کوردستان بۆتە بازاڕێک لە ڕاستیە بۆەوەی کە پەیوەندیەکانی وا بکات کۆمەڵێک لە بەرهەمی وڵاتانی دراوسە یا وڵاتانی دیکە بێتە ئێمە ساخ بکرێتەوە کە هەرچەند ئەمە بێگومان نێوان وڵاتانیشەوە وای کردووە بازاڕی کوردستان بۆ ساکردنەوەی بەرهەمی ئەوان گەرم و گۆڕ بێت بە پێچەوانەکەیەوە لا دوایە ئایا بۆ نمونە دەرفەتی لەم جۆرە ئەتوانێت هەل بڕەخسێنێت هەل لەڕی تەنانەت پەیوەندی سیاسیەکانەوە بۆەوەی کە بازاڕێک لە دەرەوەی هەرێم بۆ کۆمپانیاکانی ئێمە بۆ کەرتی بەرهەمهێنانی ئێمە دروست بێت؟ بەڵێ یەکێک لەو تەوەرانی بردوش گرنگیمان پێداوەم ساڵیش گرنگی باشمان پێداوە کەرتی پیشەسازیە و بە پێی زانیاری لە پارێزگای یەکەمەکانە لەسەر ئاستی پیشەسازی
و بێگومان مەسانع پیشەسازیەکان لەم پێشانگا و کۆڕبەندا بەشداریان کردووە ئەمەوە کات ئەوانەی کە سەردانیەکەن چ لە ناوخۆی هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بتوان بەم بەرهەمانە بگەن و بامەڵە و گرێبەستی جۆرا و جۆر ئەنجام بدەن و ببینە هۆکارێک بۆی کە نمایشێکی باشی ئەم بەرهەمانەی ناوخۆی خۆمان بکرێت و بازاری لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ بدۆزرێتەوە. دکتۆر پێتان وایە گرنگیدان بە کەرتی تایبەت تا چۆن گرنگە و تا چەند ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی بێکاری لە هەرێمی کوردستانە؟ ئێمە دیکۆمنتاریەکمان ئامادە کردووە کە هەر لەم کۆڕبەندا نمایش ئەکرێت. یەکێک لەو تەوەرانێک کە تیشکمان خستۆتە سەری ئەوەیە کە کەرتی گشتی یاخود حکوومەت بە تەنیا نایپەرژێتە سەر هەموو کایەکانی ئابووری و ناتوانێت بە شێوەیەکی باش هەموو هەلی کارێک دابین بکات. لە هیچ وڵاتێک ئەوە ناکرێت کە حکوومەت بتوانێت هەموو کەسێک دابمەزرێنن یاخود فرسەتی کار بۆ هەر تاکێک یا هەر هاوڵاتێک بدۆزێتەوە. بۆیە تەواوکەری یەکترن لەگەڵ کەرتی تایبەتە بێگومان و بە پشتیوانی و هەماهەنگی یەکتر ئەتوانرێت هەلێکی کاری زیاتر بدۆزێتەوە، دەرفەتی زیاتری کار بڕەخسێنرێت و هەوڵ بدرێت کە سوود بە هەموو لایەک بگەێنرێت. بە حکمی ئەزمموی ساڵی پێشووتان و لەوانەیە هەندێک لە فیدباکەکانتان وەرگرت بێتەوە لە زاری میوانەکانەوە ئەوانەی کە لە دەرەوەی هەرێم هاتوونە تا هەرێمە لاتان وایە ئەوان چۆن باسی ئەوەکەن کە بەڕێوە چوونی کۆمەڵێک کۆڕبەندی لەم جۆرە کۆمەڵێک هەنگاوی زانستیانە متمانی ئەوان دروست ئەکات لەسەر هەرێمی کوردستان لەسەر بەرەو پێشچوونی بواری بەرهەمهێنان و بەرهەمان لە هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی داخۆیی خۆی بۆ خۆی ئەم کۆڕبەندانە جۆرێکە لە تەڕویجکردن و تەسویقکردن بۆ ئەو شوێنەی کە کۆڕبەندەکەی تیا ئەنجامەدرێت و بۆ ڕاکێشانی سەرنجە بۆ ئەو جێگایە بێگومان ئەو ئەستقبالێک کە ساڵی پار هەبوو زۆر تا ڕادێکی زۆر باش بوو و بۆ ئەم ساڵ وەکو باسم کرد فراوانتر بووە و زیاتر بووە. ئەمە واگەیەنێک کە ساڵی پار توانیومانە شتێکی وا بکەین کە سەرنجی ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بەلای خۆمانان ڕابکێشین. پێشنگاکە چی لە خۆیەگرێت چین ئەوانەی کە نمایشەکرێن و ئای پێشنگاکە هەر یەکەم ڕۆژ ئەکرێتەوە و بەردەوامی ئەبێتیان لە هەر سێ ڕۆژەکەیە لە ماوەی سێ ڕۆژی کۆڕبەندەکەیە ئەم پێشنگایە بەکراوی ئەمێنێتەوە و ئەتوانرێت سەردانی بکرێت. پێشانگاکەمان پێشانگای وەبەرهێنان و هەلی کارە بۆ ماوەی سێ ڕۆژ بەردەوامە بێت. ئەمڕۆ بەیانی دووسبەی و لە کاژمێر 11 بەیانیەوە تا حوتی ئێوارە کراوە ئەبێت بەڕووی سەردانی کارانیدا و هاتن و سەردانکردن بۆ پێشانگاکە بۆ هەمووانە و بێ بەرامبەرە بێگومان نمایشی پرۆژەکانی وەبەرهێنان و ئەعلانکردنی دەرفەتی کاری تیا بەڕێوە ئەچێت هەر کەسێک ئەتوانێت سەردان بکە و ئەو پرۆژانەشی کە لێرن پرۆژەکانی وەبەرهێنان بێگومان ئۆفەری تایبەتیان ئامادە کردووە لەم ڕۆژەیە کە پێشکەش بە سەردانی کارانی بکەن و لە هەمان کاتە هەندێک لە کۆمپانیەکانیش دەرفەتی کاریان ئامادە کردووە بۆی کە بیڕەخسێن بۆ سەردانی کاران و دەرفەتی کارانە بۆ منە هاوڵاتیکی ئاسایی چۆن بتوانێت سەردانی ئەم پێشانگایە بکات و ئەگەر کاتەکەیمان پێ بڵێیت هاوڵاتی چۆن نتوانێت سەردانی بکات و ئەو ئۆفەرانەی کە کۆمپانیەکان پێشکەشیەکەن چی؟ بەڵێ وەکو باسی کرد لە کاتژمێر 11 بۆ حوتی ئێوارەی هەموو ڕۆژێک هاتن بۆ هەمووانە هەر کەسێک لە ماڵی خۆیەوە ئەتوانێت بێت سەردانی پێشانگاکە بکە بەبێ هیچ بربەستێک بەبێ هیچ بەرامبەرێک وە کراوەیە لەو کاتە دیاری کراوەدا و کاتێک دێن سەردانی کۆمپانیاکان دەکەن هەیە دێت بە دوای ئەو ئۆفەرانە ئەگەڕێت کە کۆمپانیاکان ئامادەی کردووە هەیە بە دوای هەلی کارە ئەگەڕێت یەکێک لە کۆمپانیا پرسیارەکەی هاوکارم بم بورە دکتۆر بۆ نمونە ئایا ئەگەر گەنجێک زانکۆی تەواو کردوێت سیویەکی هەبێت بەڵام هێشتا هەلی کاری نەدۆزی بێتەوە بۆ نمونام ئامادەیە لە کۆمپانیاکانە هەیە هەر ڕاستەوە خۆ پەیوەندیەک دروست بکات بۆ ئەوان بتوانن سیوی خۆیان پێشکەش بکەن؟ بەڵێ خۆی زۆر گرنگیشە کۆمپانیا زۆر جار توانای باشی دەست ناکەوێت بۆیە بەلای ئەویشەوە گرنگە کە لەم جۆرە پێشانگایانە ئەو توانایانە بدۆزێتەوە بەڕاستی زۆر جار کۆمپانیای نێوەندگیر هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەی کۆمپانیایەکی هەیە پێویستی بە توانایی باش هەیە خۆی ناتوانێت ڕاستەوە خۆ بیدۆزێتەوە ئەو توانا باشانە ونن دەست نەکەوتون لەم لاشەوە گەنجێکمانەیە کە پێویستی بەکارە زۆر جار لە وڵاتان لێرە شەر هەیە کۆمپانیایەکی نێوەندگیر هەیە بۆ دۆزینەوەی هەلی کار ینی کۆمپانیاکە ئەوەی یەکەم کە پێویستی بە دەستی کاری باشە تەنانەت یعنی پارەش ئەدا بۆەوەی کە
کەسێک بتوانێت توانایەکی باشی بۆ بدۆزێتەوە ئەنجا لە فرسەتێکی ئاوایە کە سیڤێکی باش بچێتە بەردەستی بێکمان بە خۆشحاڵیەوە قبولیەکە ئەوەی کە خۆی مەبەستێتی کاتێ بە هیوادارین انشاءالله ئەگەر هەر کەسێک توانایەک و بەهرەیەکی هەیە یاخود بۆ نمونە زانکۆی تەواو کردوشتە هەرێتوانێت سەردانی پێشانگای بکات و سوودی لێ ببینێت لە ماوەی ڕۆژانی 8 9 و دەی مانگی حەزەیران کاتژمێر 11 تا 7 ئێوارە ئۆفەری باشی کۆمپانیاکان و پرۆژەکانی بواری نیشتەجێبوونی تایە و دەرفەتی کاری باشیش ڕەخسێنراوە هیوادارم هەمولایەک سوودی لێ ببینن کاکاوکار باسی و دکتۆر هاوکار باسیەوەی کرد کە ئۆفەری باشی نیشتەجێبوونی تو هەر کەسێک پێویستی بە ئەوەیە کە لە شوێنە نیشتەجێبوونەکانە لە سیتیەکانە شوقەیە بکڕێ یان خانوێ بکڕێ ئۆفەری باش پێشکەش کراوە لە ماوەی ئەم سێ ڕۆژی کۆربەندەیە کە ئەتوانن سەردانی بکەن و شوقەی دڵخوازی خۆت خانوو دڵخوازی خۆت لە پێشەنگەکەیە بەدەستبێنیت. سپاسی دکتۆر هاوکارەکەین ئەزانین سەرقاڵی هەر بۆیە سپاسی کاتت ئەکەین کە بە ئێمەت بەخشی.